لەگەڵ پێکێنانی حکوومەتی نوێ پرسی تەوتینی مووچەی هەرێم لە بەغدا دێتەوە بەرباس. سەرەڕای گورزاتوندەکانی پارتی لەگەڵ حەلبوسیاش بوویەوە و پشتی لە یەکێتی کرد. لەژێر هەڕەشەی قەندیل باخچەلی پێگەیەکی فەرمی بۆ ئۆجەلان پێشنیار دەکات. هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق پرسی تەوتینی مووچەی فەرمانبەرانی هەرێم جارێکی دیکە دەبێتەوە ڕۆژەو. مەنسوور بەعێجی پەرلەمانتاری هاوپەیمانی هاوادانکردنەوەی سەر بە سوودانی ڕایگەیاند ئەگەر پارتی خەمی هاوڵاتیانی کوردیەتی باڕازی بن بە تەوتین ناوبراو ئاماژەی بەوە کرد کە بە تەوتینکردن مووچە ڕاستەوخۆ لە بەغداوە دێت و فەرمانبەرانی هەرێم وەک شارەکانی تری عێراق مافیان دەپارێزرێت نەک وەک ئێستا بکرێنە قوربانی کۆنتڕۆڵکردنی داهات لەلایەن حکوومەتی هەرێمەوە. هاوکات عەلی زەیدی بەڵێنی داوە لەگەڵ کابینە نوێیەکەیدا کێشەی مووچەی هەرێم بە یەکجاری چارەسەر بکات و کۆتایی بەو مەینەتیانە بهێنێت کە ساڵانێکە بەرۆکی فەرمانبەرانی گرتووە و ژیانیانی خستۆتە قۆناغێکی زۆر سەختەوە. لە ماوەی ڕابردوودا محەممەد عەلبووسی سەرۆکی حیزبی تەقەدوم ڕۆڵێکی سەرەکی ژێراوە لە وەشاندنی گورزی گەورە لە پێگەی پارتی لە بەغدا و کەرکووک بە جۆرێک ڕۆڵی سەرەکی بینی لە دەرنەچوونی شاخەوان عەبدوڵڵا بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان، هەروەها لە دوورخستنەوەی پارتی لە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار، هەروەها لە ڕێگەی هەیبەت حەلبووسی سەرۆکی ئێسای پەرلەمان ڕێگری لە چوونی شاندی پەرلەمانی عێراق کرد بۆ هەولێر کە مەبەستیان ئاشکردنەوەی پارتی بوو. کەچی دوای ئەم ڕووداوانە نێچیروان بارزانی لە بەغدا لەگەڵ محەممەد عەلبووسی و بە نێوەندگیری خەمیس خەنجەر کۆبوویەوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوانیان. ئەمە لە کاتێکدا سەبارەت بە سەرۆک کۆمار سەرەڕای ئەوەی وتی کووردە و لە خۆمانە، بەڵام بەهۆی بڕیاری مەرکەزی پارتی دژی یەکێتی ئامادە نەبوو سەردانی بکات. دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا پێشنیارێکی جیاواز بۆ پێدانی پێگەی فەرمی و نازناوی هەماهەنگیکاری پرۆسە یاشتی با بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەکات. باخچەلی جەختی کردەوە کە ڕوونکردنەوەی پێگەی یاسایی ئۆجەلان بۆ سەرکەوتنی پرۆسەکە زەرورە. ئەم دەست پێشخەریە لە کاتێکدایە کە پێشتر قەندیل هەڕەشەی کردبوو کەوا ئەگەر ئۆجەلان ئازاد نەکرێت پرۆسەی یاشتی لە تورکیا شکست دەهێنێت. لە بەرامبەردا پارتی دەم پشتیوانی تەواوی خۆی بۆ پێشنیارەکە دەربڕی و بە ئاهەنگاوێکی مێژووی ناوزەند کرد. باخچەلی وتیشی ناتواندرێت چیتر چاوپۆشی لەسەر ئەم پرسە بکرێت و پێویستە هەنگاوی سیاسی و یاسایی بەپەلا بۆ عەبدوڵڵا ئۆجەلان بندرێت تاوەکو ویستی پەکەکە بخاتە خزمەتی پرۆسەی یاشتیەوە.